ئێرە نەخۆشخانەی شەهیدانی قەڵاتزەیە. منداڵ و گەنج و پیر لێرە خەوێندراون کە بەدەست پەتایەکەوە دەناڵێنن. ماوەی چەند ڕۆژێکە پەتایەک بەرۆکی دانیشتوانی قەڵاتزەی گرتووە کە نیشانەکانی سکچون و ڕشانەوە و تای بەرزە. بەڕێوەبەری نەخۆشخانەی شەهیدانی قەڵاتزێ دەڵێت ڕۆژانە نزیکەی 150 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەیان دەکات کە نیشانەکانی ئەو پەتایەیان هەیە. زیاتر لە 4 ڕۆژە نەخۆشیەک بە نیشانەکانی سکچون و ڕشانەوە بەربڵاوە لە قەڵاتزێ، بەتایبەت لە ناوەندی قەزای قەڵاتزێ. ئەوەی کە ئێمە بەدواداچوونمان کردو و پشکنینمان کردو تاوەکو ئێستا هۆکارەکەی نەزانراوە، بەس بەداخەوە ژمارەیەکی زۆری نەخۆشمان هەیە. دەتوانین بڵێن ڕۆژانە زیاتر لە 150 بۆ 170 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەی ئێمە و بەشی فریاکەوتن و ڕاوێژکاری نەخۆشخانەی ئێمە دەکات و ڕۆژانە زیاتر لە 50 نەخۆش ئامارمان لە زیاتر یعنی ڕۆژی وهەیە 65 نەخۆشمان داخل کردە بە سکچون و ڕشانەوە. نیشانەکانیان نەخۆشەکان بە شێوەیەکی گشتی زیاتر بە سکچون دێن، بەشێکیان تای لەگەڵدایە، بەشێکیان دڵتێک هەڵاتن و ڕشانەوەی لەگەڵدایە. بەس خۆشبەختانە زۆربەی نەخۆشەکان باری تەندروستیان جێگیرە. ئەوانەی کە داخلی قاوش کراون زیاتری لەبەر بوشکبوونەوە لەبەر تایەکەیانە. بۆ دۆزینەوەی هۆکارەکانی توشبوون بەو پەتایە، لیژنەکانی چاودێری و خۆپاراستن لە ڕاپەڕین سەرقاڵی دیاریکردنی هۆکارەکانی بڵاوبوونەوەی پەتاکەن. هۆکارەکەی تا ئێستا نەزانراوە، نازانین هۆکارەکە خواردنە یان ئاوە، هەرچەندە چەند جارێک ئێمە پشکنینمان بۆ ئاوەکە کردووە تا ئێستا نەگێتفا، واتە هیچ شتێکی تێدا دەرنەچوە لەناو ئاوەکە. و بە دوواداچوون زیاتر دەکەین سامپڵمان وەرگرتووە لە پیسایی لە نەخۆشەکان، هەم بۆ کاڵچەر هەم بۆ VC و هەم سامپڵمان وەرگرتووە کە لە ڕێگەی WHO ئەمە سەردانمان کردن جارێکیکە لە ڕێگەی WHO دەینێرین بۆ بەغدا. لە دوا ئەوەی کە نەتیجەکانمان وەرگرتەوە کاتە دەزانین هۆکارەکان چییە. ڕۆژانە بەردەوام نەخۆش کە گرفتاری ئەم پەتایان سەردانی نەخۆشخانەی شەهیدانی قەڵاتزێ دەکەن. لە کاتێکدا چەند ڕۆژێک لە بڵاوبوونەوەی ئەم پەتایە تێپەڕیوە سەرەڕای چەند پشکنینێک بۆ ئاوی خواردنەوەی سنوورەکە، بەڵام تا ئێستا نازاندرێت هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی پەتاکە چییە. توانە عومەر، کورسات نیوز، قەڵاتزێ.